ئەگەر لە نادیەکە ئەوە بما باما پارەیان بدا باما ینی ڕۆژانەکەی منیان بدا بە گەمەم لەکرد مستمەر بووم بەس دوایی دیتم ئیمالیان کردیم ئەمشتوم کاسبی و کرد لۆ خۆم. ئەمانە وتەی نەجات عەبدولواحیدی یەکێک لە باشترینەکانی مێژووی تۆپیپێی کوردستانە. ئەو ئەگەرچی لە تواناییدا هەبووە چەند ساڵێکی تریش لە یاریکردن بەردەوام بێت، بەڵام بەهۆی پشتگوێخستنی و لە پێناو پەیداکردن و باشترکردنی بژێوی ژیانی لە سەرەتای ساڵانی هەشتاکان وازی لە یاریکردن هێناوە و دەستی بەکارکردن کردووە. دەبێت ئەوە لە زروبەکە سعدیە پاشوی بۆ خۆ دەزانەی مالیە و شتانە نەمایە ویستە لاویش ئەگەر گەنج ئەگەر هەرچی پارەی نردێ نایە گەمێ بکە دەبی ئیشکە ئیش نییە ئەگەر پارە هەبی ئەو گەنجانێ غرکەیەوە تەمرین بدا من دەری بەک بێ تەمرین هەم دەتێ زۆر باش دەبن بەرەوەڵە بەس تازە پاشی چی یعنی شتەکە بوو ئەمە خزمەتی خۆمان کردو زەکەی خۆیان ئەوانیش ئەگەر ئەوەیان پێوی خزمەتمان دەکەنەوە هەرەوە دەمانەوێت چمان دەوێت. نەجات عەبدولواحیدی تەمەن 72 ساڵان کە لە ڕێگەی ناسرەفەندی ڕاهێنەریەوە بەهرەی یاری تۆپیپێی تێدا بەدی کراوە. لە ماوەی یاریکردنی یاری بۆیانەکانی بروسک و پۆلیسی هەولێر و هەڵبژاردەی هەولێر و ئەنبار و تاخی و هێرش کردووە. هێرشبەرێک کە هەمیشە سەرئێشە بۆ بەرگریکاران و گۆڵپارێزانی تیپی بەرامبەری وەک دەکوترێت مەحاڵە دووبارە بوونەوەی هێرشبەرێکی لە ئاست نەجات. ئەوەی بەنسبەت من مەشهور بواتەوە شتانم نییە زغارم نییە هەبوو دەرمانی ناخۆم یان جسمم تەواوە وەری ئەوە بی بەسیە معیشەتی مالێ تەواو نەبوو لە بەند زۆرمان کردێ بەس بکەیت ئێستا ئەوە مایە جەماعەت خزمەتم دەکات ئێستا وردە ئەوە بە بیریان هاتی نەبوو هێدی ئەوە دێت سەردارم دەکەن و ئەوە دەکات بەستەمای خۆی. دەبێت لە ئێستادا ببینینی بار و گوزەرانی وەرشوانێکی گەورەی لە چەشنی نەجات و بیستنی قسەکانی چی بەبیر و هزری ئەو وەرشوانە لاوانە بێت کە لە ئێستادا وەرزش ئەنجام دەدەن و ئامانجیانە وەرزش بکەنە فاکتەری پەیداکردنی بژێوی ژیانیان. ئەوە نەخۆشێکەوە لێ دەدرام یان چ نەبوو سەلامەت بووی بەس لە بۆ خۆشیش ئەوە لەساس ڕۆژەشی لە سەدار خورمای بووم لەگەر مووسێکەمەمانە بە شوو بنیایی هاتمە خوارێ لە سەدار خورمە ئەم نهاگەمە پێکرد گوتیان وەرە خوارێ هەمدە قەما بوو گۆڵەش مەغوارد بوو لەگە مووسێ کرێکاریان دەرکرد کرێکار لە یەکەشدا بۆ پەنەتی لێبانیان لێیانە گۆلیان کرد هەمیش مەمۆش ئەمنی نەینا بە خوارێ گوتی و هەمدە قەمای ڕەش هەست بڕۆ بینە خوارێ هاتم گەمەم کرد هەوەر شوت هاتەوە لێمدا ڕاست گۆڵم کرد هەموو کەتنە سەرم ماسپیان کرد کرێکار گوتی باش بوو لە زاری وی قورتارمت کرد وەڵا بووە پێزمانەتی بردمانەوە دەستە کازمانەوە لەگە کولێ شۆرتەی پاشیلو هەفتەی چوو کاس لە کەشاپەی گەمەمان کرد یەک بەیز بردمانەوە گۆڵەکەمان کرد. ئەگەرچی لە ڕابردوودا نەجات عەبدولواحید بە تۆمارکردنی گۆڵە سەرنجڕاکێشەکانی بوو بە مایەی دڵخۆشکردنی هاندەرانی وەرشی لە یاریگەکانی کوردستان لە نێویشیان بەشێک لە بەرپرسە حەزبی و حکومی وەرشیەکانی کوردستان، بەڵام لە ئێستادا بەشێکی زۆری ئەو بەرپرسە وەرشیانە نەیانتوانیەوە ئاوەڕ لەبار و گوزەرانی نەجات عەبدولواحیدی وەک دەگوترێ یەکێک لە ئەستێرە دیار و بەرچاوەکانی تۆپیپێی کوردستان و شاری هەولێر بدەنەوە. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.